لەشفرۆشی ئەگەرچی دیاردەیەکی نامۆیە بە کۆمەڵگای کوردی، بەڵام ماوەیەکە لە هەندێک لە شارەکانی هەرێمی کوردستان بە شێوێکی بەرچاو لەسەر شەقامەکان بەدی دەکرێت و ئەگەر جاران حاڵەت بوو بێت و بەکەمی لە شارەکانی هەرێم هەبوو بێت، ئێستا بۆتە دیاردە و بە ئاوابوونی خۆر لەسەر شەقامەکان ژمارەیەک ژن و کچ بە بیانی فرۆشتنی بنێشت و کلێنس و کەرەستەی تر لە ترافیک لایتەکاندا خەریکی کاری لەشفرۆشین. NRT لە بەدواداچوونێکی نهێنیدا ژمارێک لەو ژنانی دواند و ئەوە دەرکەوت کە ئەو ژنانە کاری سەرەکیان فرۆشتنی کەرەستەکانی دەستیان نییە، بەڵکو سەرقاڵی پەیداکردنی مشتری و کاری لەشفرۆشین. لەو شوێنی خۆت هەیە بچینێ پارەکەش پاری وەڵام من درۆ لەگەڵ ناو سارێکی خۆ لە کوڕ لە جێگەیەکە ناو سەرێک من درۆ لەگەڵ ناکە فردفێڵ لەوێ نییە تاوە پێ چەندتان هەیە؟ خانووە؟ ئاماڵی خۆمانە. دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان تا ئێستا نەیانتوانیوە ئەو دیاردەیە بنەبڕ بکەن و ئاماژە بۆ دەکەن یاسایەکیان لەبەر دەستدانیا پشتی پێ ببەستن و ئەو ژنانە لە کاتی دەستگیرکردنیاندا وەک سەرپێچی کار مامەڵەیان لەگەڵ دەکرێت و بە غەرامەیەکی کەم کە لە 10,000 دینار تێپەڕ ناکات سزا دەدرێن. ئەندامێکی لیژنەی ناوخۆی پارلەمانی کوردستانیش دەڵێت بەر لە پەکەوتنی پەرلەمان سەرقاڵی دەرکردنی یاسایەک بوون، بەڵام فریای نەکەوتون. ئەو کەسانەی کە لە پاڵ کاری دەروزەکردن و دەستفرۆشی لە سەرجادەکان ئیشی لەشفرۆشی معاملەی لەشفرۆشی دەکەن، ئەوانە ئەگەر لە ساریان ئیسبات بی بە قانونی عێراقی پێویستە تەعاملیان لەگەڵ بکرێت. ئێمە دەتوانین بەو قانونە کە هەیە تەعاملیان لەگەڵ بکەین. بەپێی توێژینەوە زانستیەکان لەشفرۆشی بەبێت چاودێری تەندروستی و ئاگاداری لایەنە پەیوەندیدارەکان هەڕەشەیەکی گەورەیە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی و چەندین ڤایرۆسی ترسناک کە لە ڕێگەی سێکسەوە دەگوازرێنەوە، بە تایبەت نەخۆشی ئایدز. کاریگەری تەندروستی خراپی هەیە بەڕاستی لەبەرەوەی سەرچاوەیە کە بۆ گواستنەوەی نەخۆشیە گوازراوەکانی لە ڕێگای سێکسی، بەتابەتی ئەو نەخۆشە مەترسیدارانەی کە ترسمان لێ هەیە، وەکو نەخۆشیەکانی هەوکردنی جگەر جۆری بی و جۆریسی نەخۆشی ئەیدز، وەروە هەندێک نەخۆشی تر دوای توشبوونی ئەوانە لەوانێ ئەوانیش بە دەوری خۆیان جارشتر بیگوازنەوە بۆ هاوبەشەکان و هاوسەرەکانی خۆیان کە ئەمەش دەبێتەوەی بەردەوام و فراوانتربوونی ئەو بازنەی ئەو نەخۆشە گوازراوانە. بەپێی ئەو زانیارانەی دەست NRT کەوتون، ئەو کەسانی لە هەرێمدا لەشفرۆشی دەکەن زۆربەیان لەو ژن و کچانن کە لە نێوان عێراق و ئێران و سووریادا لەگەڕاندان و ئێستا ژمارەیەکیان لە هەرێمی کوردستاندا نیشتەجێ بوون. هاوکاریاسین NRT.